ئەمە پاژماوەی سووتوی ئەو ئاگرەیە ماوەی چەند ڕۆژێکە وڵاتی چیلی گرتووەتەوە و لەگەڵ خۆیدا هەموو شتێکی هەڵپڕۆکان. ئاگرەکە 2 ڕۆژ لەمەوبەر لە شاری ڤینا دێل ماری گەشتیاری ڕۆژئاوای وڵاتەکە کەوتەوە. بەو هۆیەوە لانی کەم 112 کەس گیانیان لەدەستداوە. بۆیە لە ماوەی 14 ساڵی ڕابردوو بە سەختترین کارەساتی سروشتی دادەنرێ لە وڵاتەکەدا. ئاگرەکە هێندە بەهێز بوو تەواوی باخچە و ماڵەکانی ئەو شارەی تەختی زەوی کردووە. بە گوتەی بەرپرسانی وڵاتەکە هێشتا سەدان کەس بێسەر و شوێنن. بۆیە پێشبینی دەکرێت ژمارەی قوربانیانی ئاگرەکە بەردەوام بەرز بێتەوە. بەهێزی ئاگرەکە دووکەڵێکی زۆری لە وڵاتەکەدا دروست کردووە و ئاستی بینینی کەم کردوتەوە. بەرپرسانیش قەدەغەی هاتوچۆیان لە وڵاتدا ڕاگەیاند. دایکم لالان خانمێکەوە ڕزگار کرا. ئەو هاتوو بە ئۆتۆمبیلەکەی دایکمی برد کە تەمەنی 90 ساڵە. دواتر ویستمان دایکم بدۆزینەوە و هیچمان لەبارەی براکەمەوە نەزانی بوو. ڕۆژێک دواتر براکەممان بە مردووی دۆزیەوە. بەهۆی ئاگرەکەوە گیانی لەدەستدا بوو. ئێمە دەبێت هەموو شتێک لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە. هیچ شتێکمان بۆ نەماوەتەوە. هەموو شتێک زۆر بە خێرایی ڕۆشت. زۆر بە خێرایی. سوپاس بۆ خوا ماڵی باوکم بە تەواوەتی نەسووتە، بەڵام ماڵی برا و دراوسێکەمان بە تەواوەتی تەختی زەوی بووە. زۆر هەستێشی ناخۆشە بەیانی لە خەو هەستیت و ئەوە ببینیت. خۆزگە ئەوەی ئەیبینم خەو وایە، بەڵام بەداخەوە ئەمە ڕاستیەکە و دەبێ بەرگەی بگرین. هەرگیز بڕوامان نەدەکرد ئاگرەکە بگاتە ئێرە، چونکە زۆر لە ئێمەوە دوور بوو. لە ماوەی چەند چرکەیەکدا دووکەڵ لەو لاوە بەرز بووە و ئێمە گیرمان خوارد. نەمانتوانی بچینە دەرەوەی ماڵەکانمان. دووکەڵ لە هەموو شوێنێک بوو. منداڵان هەر ئەو کات لە هۆش خۆ چوون. وەزارەتی ناوخۆی چیلی ڕایگەیاندووە زیاتر لە 165 ئاگر لەو ناوچەیە هەڵگیرساون و زیاتر لە 14,000 ماڵ زیانیان پێگەیشتووە. زۆرینەی خەڵکەکە هەموو پێداویستی و مڵک و ماڵیان لەدەستداوە. وڵاتی چیلی دەکەوێتە کیشوەری ئەمریکای باشوور و نامۆنیە بە کارەساتە سروشتیەکان. ساڵی 2010 بەهۆی بوومەلەرزەیەکەوە 500 کەس لە وڵاتە گیانیان لەدەستدا.